ئێمە لە ئێستادا بەرەو هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز دەچین وەکو وەزارەتی بازرگانی و بەڕێوەتی گشتی بازرگانی لە ئامادەسازیدان بۆ ئەوەی کە بەشی سێهەمی خۆراک دابش بکەین. دیارە بەشی سێهەمی خۆراک دەکەوێتە مانگی ڕەمەزانەوە. مانگی 285 لە شارەکانی کوردستان تەواو بووە دابش کراوە، تقریبان 115 ماوە 115 ئینشاڵڵا لەم ڕۆژانە تەواو دەبێت. لە هەفتەی ئایندا دەست بە دابشکردنی بەشی سێهەمی خۆراک دەکرێت کە بریتە لە هەر بەشە خۆراکانی زوو، بەڵام بۆ مانگی ڕەمەزان 4 بەشە خۆراک زیادی کردووە. تەنها لە مانگی ڕەمەزانە دەدرێت، ئەویش بریتە لە 1 طبق هێلکە لەگەڵ 5 کیلۆ ئاردی سفر بۆ هەر ماڵێک، لەگەڵ 9 کیلۆ نیشاستە، لەگەڵ 1 کیلۆ مەعکەرۆنی. یعنی هەموو ماڵێک لەگەڵ بایعەکەدا ئەمەی بۆ دێت ئینشاءڵڵا لەگەڵ بەشی سێهەمی خۆراکە دەچێتە لای هەموو بریکارەکانی خۆراک و دابش دەکرێت. 2015 لە سەرانسەری کوردستانە لە کۆتاییەکانیدایە لە دۆک لە تەواوبووندایە، سلێمانیش بە هەمان شێوە. ئینشاءڵڵا لە سەرەتای هەفتەی ئایندا دەست دەکەین بە دابشکردنی 2016. ئیتر لە 2016 کە تەواو پارەکە هاتووە لای خۆمانە لە بانکانە کێشەمان نەماوە. ئینشاءڵڵا لە هەفتەی ئایندەوە پێش ڕەمەزان ڕەنگە بتوانین بڵین ئەگەر بیشکەوتە ناو ڕەمەزان کێشەمانێ، چون ڕۆژان داوام دەکەین، ئێمە تەواوی دەکەین ئینشاءڵڵا لە نزیکتی کاتە.